بناوی خۆی بەخشندەی میهرەبان، حەمد و ثەنا و سوپاس و ستایشی بێپایان بۆ خۆی پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێنکەوتوانیان تا کۆتا زەمان. برایانی ئازیز و خۆشەویست، خوشکانی بەڕێز، بەردەوامی لەسەر باسکردنی ئەو تاوانانەی کە بە کەبائیر و گوناحی گەورە ئەژمێررێن. یەکێکی تر لەو تاوانانە بریتیە لە ستەمکردن، زوڵم تاوانێکی زۆر گەورەیە. خوای تەعالی خۆشی بە زاڵمانە نایەتەوە و رسول الله فەرمێ صلی الله عليه وسلم: الظلم ظلمات يوم القيامة، بەڕاستی ستەم تاریکیە لە ڕۆژی قیامەتە. لە حەدیثە هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان پرسیاری لە ئەصحابەکان کرد، فەرمووی: ئایا ئەزانن مفلس کێیە؟ سەحابەکانی پێغەمبەر فەرموویان صلی الله عليه وسلم: مفلس لای ئێمە ئەی پێغەمبەری خوا ئەو کەسەیە کە پارەی نەبێ، دیرهەم و دیناری نەبێ، دۆلار و تومەن و لیرە و ئەمانەی نەبێ، ئەو مفلیسە. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم: مفلس لە ئومەتەکەی من ئەو کەسەیە کە لە ڕۆژی قیامەتە دێتە لای خوای پەروەردگار، نوێژی هەیە، ڕۆژووی هەیە، زەکاتی هەیە، بەڵام گوێنی بە ئەم داوە، بوختیانی بە ئەو هەڵبەستووە، ئازاری ئەوی داوە، لە ئەوی داوە، خوێنی ئەوی ڕشتووە. ئەم کابرایە ئەبێ باجی زوڵمەکانی بدا، باجی ئەو تاوانانە بدا کە کردوێتی. بۆیە لە چاکەکانی هەڵەگیری ئەدرێ بەو کەسانی کە زوڵمی لیان کردووە. چاکەکانی ئەم هەڵەگیری ئەدرێ بە ئەوان، نوێژەکەی، ڕۆژۆکەی، زەکاتەکەی ئەدرێ بە ئەوان. تا کابرا هیچی نامێنێ، هیچی بەدەستەوە نامێنێ. دوای ئەوەی کە هیچی بەدەستەوە نامێنێ، ئەمجا هەر خەرزاریشە، هێشتان ستەم و زوڵمی هەرماوە. ئەمجا لە خراپەکانی ئەوان هەڵەگیرێ، خراپەکانی ئەوان هەڵەگری ئەدرێن بەسەر ئەمە، چونکە ئەم چاکەی نەما تابیدات بە ئەوان، خراپەکانی ئەوانە دەن بە خوا پەنامان بدە. ئەوە مفلیسە لە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم. هەروەها بەڕێزان، بەشێک لە زوڵم ئەوەیە کە خەڵک بتۆقێنی، خەڵک بترسێنی، چەکیان لێ ڕاکێشی، شەقۆیان لێ هەڵکێشی. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێ چەقۆیەک یا خنجێرێک یان شتێک لە برایەکی مسلمانی هەڵکێشێ، ئەفەرمێ مەلائیکەی خوا لەعنەتی لێەکا، حتا وەکو ئەو چەقۆیە یان ئەو سلاحەیان ئەوە دائەنا، حتا ئەگەر ئەو کەسە برایشی بێ، برای دایک و باوکیشی بێ، هەر دروست نییە. هەروەها لەو ستەمانەی کە ئەمڕۆ ئەکرێ لە ناوی خۆمانە بەڕێزان، ستەمکردنە لە ژن، ستەمکردن لە ژن، هەروەها لە مناڵی یەتیم، مناڵی بێباوک. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ: خوایە إني أحرج حق الضعيفين اليتيم والمرأة. أي خوای پەروەردگار، من لەسەر ئومەتەکەم تەنگ یەکەمەوە، قورس یەکەمەوە لەسەر ئومەتەکەم حەقی مافی دوو چینی لاواز لە ئومەتەکەم، مافی بێباوکان و مافی ژن. بەڕاستی ئەو دوو چینە ضعیفن، لاوازن، لە ژێردەستی توان، چەند زەحمەتە زوڵمیان لێ بکەیت، چەند زەحمەتە تەعدایان لێ بکەیت. خەڵکێکی زۆر ئەمڕۆ حەساب بۆ خێزانەکەی ناکات، بە مرۆڤی نازانێت، مافەکانی پێشێل ئەکات. یەک و دوو نییە بەڕێزان، نمونە ئەمەنە زۆرە لە ناو کۆمەڵگای ئێمە. یعنی خەڵکێکی زۆر ئەمڕۆ مافی دایک خۆی ئەخوا، هەر ماف دایکی خۆی، مافی خوشکی خۆی ئەخوا، حەقی کچەکەی نادا، حەقی ژنەکەی نادا. ئەمانە هەمووی ژنن. چەند کەس هەیە کە ئەیبیسن ڕۆژانە بەشە میراتی خوشکەکەی نادا، بەشە میراتی
کچەکەی نادا ماڵەکەی دابەشەکەدا سەر کوڕەکانیان حساب کچەکانی ناکە هێشتا خۆی لە دنیا ما ئێوە زوڵم کە لە دنیا ما زوڵمەکە چەندێک هەیە بەڕێزان دایکی دەربەدەرەکە ئەو دایکەی کە 9 مانگ بە سکی هەڵی گرت دوای ئەوە شیری پێدا دوای ئەوە ژیانی خۆی کردە قوربانی ئەو سەیرەکەی دوای ئەوەی کە ژنی هاورد ئەو دایکە پێویستی بە ئەو بوو حسابی نایواتە ئاستی ژنەکەیشی هەر حساب ژنەکەیشی وە ناکە ئەوەنەی ژنەکەی خۆی ڕێزی لێ ناگرێت بەڵکو دەنێکە لە ماڵ خەڵک هەیە ئەسڵەن دایکی دەرکردووە دایکی لە خانەی پیرانایە ئێستا چەندێک هەیە زۆر هەروەها زوڵمکردن لە بێباوکان بێباوک لە ناو کۆمەلگایە لەلایەن خزمەکانیەوە زۆر زوڵمیان لێکرێت زۆر جار کەم کەسێ ئیماندارە و حسابە ئەوە ئاکا کە ئەمە بێباوکە و ئەبێت تۆ جێی باوکی بۆ بگریتەوە کە مامەیت کە خاڵۆیت کە خزمیت کە ئامۆزایت هەروەها لەو زوڵمانەی کە هەیە لە ناو خەڵکە زوڵم لە وەسیەتکردن بۆ نمونە تۆ کوڕێکت هەیە یان کچێکت هەیە با ئەو کوڕە و ئەو کچت بە دڵیش نەبێ حتا با بە دڵتیش نەبێ لە چ شتێکە تۆ ئەوت بە دڵ نییە خۆ ئەگەر ئەو کوڕە بمرێ یا ئەو کچە بمرێ خۆ تۆ میراتەکەی ئەبێ حەقی تۆ ها لە میراتەکەیە نەک حەقێکی کەم حەقێکی زۆریش باوک حەقێکی زۆری مناڵەکەی ئەبا ئەی باشە بۆ ئەو کوڕە جارێکان لە ژیانای بێبەشیەکەی لە میراتی خۆت کە میراتێکی کەمی لەوانەیە بکرێت یا ئەو کچە دەبێ باشەکەی لە میراتی خۆت هەیە ماڵەکەی ئەڕات ئەکا بە ناوی بڕێک لە مناڵەکانیەوە مناڵەکانی تا مناڵەکانی تری بێبەش ببن مەرجنیە وەسیەت بکاوە بە وەسیەت بڵێ کاکەم من بەشیان مەدەن چونکە ئەزانێ محکەمە هەر بەشیانەدا حەق قانون هەر بەشیانەدا بەس ئەڕوان ماڵەکەی کە هەیەی سەروەت و سامانەکەی هەیەی ئەیکا بە ناوی مەحموونە بۆ ئەوەی ئەحمەد بێبەشکە بەداخەوە ئەمە کارەساتە وەڵڵا ئەمە ڕێک جەهەنم کڕینە بەس خەڵک حەساب بۆ ئەماکە یەکێکی تر لەو زوڵمانەی بەڕێزان کە هەیە لە ناو کۆمەلگایە زوڵمکردنی دادوەر قازی کاربەدەست پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمێ قازی سیانن قازیەک لە بەهەشتایە دوانیان لە جەهەنەمایە قازیەک کە حەق ئەزانێت و عەمەلی پێەکە و تەطبیقێکە جێبەجێیەکە ئەمە هە لە بەهەشتا قازیەکی تر حەق ئەزانێ بەڵام لا ئەدانی ئەمە هە لە جەهەنەمە قازیەکی ترمان هەیە حەق نازانێ ناگەڕێ تو کاربەدەستی تۆ قازی تۆ دادوەری ئەبێ جێبەجێک گوێی ناداتێ و بۆ خۆی لارە بێتەوە ئەمیش لە جەهەنەمە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم دەی حکومکردن بە غەیری بەرنامەی خوا ئەزانن لە قورئانە خوای تەعالی چۆن باسێکە حەزەکەم دوایی بڕۆنەوە لە ماڵە قورئانەکەتان بکەنەوە سورەتێکمان هەیە لە قورئانە ناوی سورەتی ئەلمائیدە بڕۆ تەماشاکەن بڕۆ تەماشاکەن بزانم خوای تەعالی لە سورەتی ئەلمائیدە لە ئاەتەکانی چلەوە بزانم چی ئەفەرمێ خوای تەعالی دەربارەی ئەو کەسانەی کە شەریعەتەکەی خوا جێبەجێ ناکەن بەسەر خەڵکە بە هەوا و ئارەزووی خۆیان حکمەکەن لە نێوانی خەڵکە فەزڵی ماڵ و مناڵ و بنەماڵەکەی خۆیان ئەدەنە سەر خەڵکە خۆیان گەورە ئەکەن حزبەکانی خۆیان گەورە ئەکەن قوڕ ئەکەن بەسەر ئەو ملەتەیە چی بەسەراتێ با بەسەریا بێ خوای تەعالی لە قورئانی پیرۆزە باسیانەکە لە سورەتی ئەلمائیدە طبعا ئاەت زۆرە بەس ئەمە هەر ئاشکرایە سێ ئاەت لە دوای یەکتری خوای تەعالی دوو لاپەڕەیە ئەم دیم و ئەو دیم پشتی باسی حکمەکە باسی دەسڵاتەکە دادوەریەکە ئەفەرمێ یەکەمیان ئەفەرمێ ومن لم يحكم باسیەکە بە درێژی و دوای ولا کۆتایی ئاەتەکە ئەفەرمێ ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون دوای ئەوە ئاەتی دوای ئەوە ئەفەرمێ ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الظالمون دوای ئەوە ئاەتی دوای ئەوە خوای تەعالی فەرمێ ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الفاسقون كافر ظالم فاسق هیچی تیا ئەمێنێ یا کەرم خوای پەروەردگار ڕەحمان پێ بکە لەوانە نەبین